خاڵی سێم بریتە لەوەی کە کەسانێک بدۆزیتەوە بیکەیتە قودوە و ئیمان بۆ خۆت لەو بوارەیە ئەو بەدیارتەوە ئەو ڕەوشتە تەطبیقەکە تۆش تەطبیقیکەی چونکە ئەگەر کەسێک نەبێ ڕێپیشاندەرە بێ قودوەت بێ لە پێشتەوە بڕوا تیاچی باشترین قودوەش کێیە الله جل جلاله دیاری کردو پێویست ناکە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة بۆیە علمی سیرەی نەبەوی بۆ بابەتە زۆر گرنگە چونکە تۆ لە کیا پێشەنگە بۆ هەیە لە ڕەسوڵ الله نە لە منە نە لەوە نە لەوە لەوە پێشەنگە بۆیە و ئەو بکە بە قودوەی خۆت ئەیتر سەرکەوتووە بی بەڵام کە تۆ ڕیشێ بەردەیتەوە بڵێ ڕەسوڵ اللهش قودوەمە و فلانە گۆرانی بێژیش دەنگی خۆشە و ئەبێ گوێی لێگرم و گۆرانەکانی خۆشن و ڕەسوڵ الله قودوەمە و فلانە یاریزانیش بەخوا بابی باتەوە و حەزەکەم و تەرغیب و تەرهیبمەیە بۆی و خەوف و ڕەجامەیە لەسەر یاریەکەی و کامە قودوەیەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فلانە ئەکتەر و فلانە با بڵێن خۆشمەچینا و تۆڕە کۆمەڵایەتیەکە بەچی ڕاستەبیتەوە هیچ ڕاست نابیت ئەچیتەوە سەر ڕێگاکانی خۆشە ئەسڵەن بەم شێوە ئەگەر بێت و تۆم حاوەڵی لەگەڵ خۆت بکەیت تەبعا گۆڕێ لە کەسێکی تووڕەوە بیتە کەسێکی هێمن و لەسەر خۆ چونکە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێکی إنما الحلم بالتحلم والصبر بالتصبر حلم تۆ بەچیەوە بەهۆی چیەوە بیتە کەسێکی هێمن حلم یعنی هێمنی و لەسەر خۆی بەهۆی چیەوە هەوڵی بۆ بی ئەمڕۆ مۆقیعێک گێتە پێشەوە دوێنێ بۆیە تیا تووڕابووی ئەمڕۆ تیا تووڕەمە بەقەی چێک ئێمە کە هەوڵمانەیە ئەو شتانە لە خۆمانە دروستکەین ڕۆژ ناڕۆژ ماوەند ئەمڕۆ تووڕە نابین هەرچی ڕووبە خۆمان نەگرین ئەگەر تێی بکەوتە تووڕەبوونەمان دەی بەیانی تووڕە نابین تاوای لێ هات فێربووین وردە وردە بۆ دنیا تووڕە نەبین و گوێ پێنەین بەس بۆ دین تووڕە بینەوە شتێکی تر ئیتر هەر ڕەوشتێک کایگری ئەبۆ شێوە بیگرە سەرەتا بڵێ تاقێک بەیان تا نیۆڕۆ وا ناکەم نیۆڕۆ تا ئێوارە وا ناکەم تاقێک خۆ بگرە لێی وردە وردە ڕای پێی ئەوە بۆ شێوەیە سەبر عینەشت یاخود عیلم عینەشت علم و زانستیش بامان شێوەیە ئەمڕۆ خۆ بگرە گوێ لە دەرسێ بگرێت چی خۆ نامری بەیانی واو لێیە حەزەکەی گوێ لە دوو دەرس بێت و بەیانی واو لێ حەزەکەی گوێ لە سێ دەرس بێت چونکە معلومات وایە وردە وردە لەگەڵ خۆیاو بە بەس تۆ کە یەکەم جار دەست پێکەی شەیطانیە هەر تۆ تازە فێر نابی زۆر لە دەست دەرچوێ سێ دەست پێکەی ئاو پێڵێ لە کاتێک ئێمە ئیماممان هەیە لە دوای 60-70 ساڵیەوە بۆ بە ئیمامێکی گەورە بۆ بێگاداری خۆبی هەنگاو بە هەنگاو لەگەڵ خۆتا بڕۆی کاکە بەدیار چاوی خۆتانەوە شێر درندە نییە خەڵک ناخوا خەڵک ناکوژێ پەلاماری نایە خوتووە بە خوتوە ڕاهێن لە قەفەسە یاری بکا لەگەڵ ئینسان پەڵنگ خۆتۆ لەوان قورستری لەوان سەختتری ها تەبعی درندەی لەو شێرە دەرچوو ئەو پڵنگە دەرچوو کاژەڵیش عەقڵیشی نییە نازانێت دین چییە تۆ عەقڵە هەیە زانی دین چییە بە تەبیعەتی جوانیت ئەتوانی خۆچاکەی زۆر بە تەبیعی ئەتوانی خۆچاکەی بۆیە چاکە بی بەڵام ئەو ڕێگایانی سەرەتات بیر نەچێ بۆیە الله جل جلاله ئەو شتەی لە قورئانە بە مەحاڵ نەزانیوە کە فەرمێ قد أفلح من زكاها ئەگەر تێ سەرفراز بی تەزکیەی نەفسی خۆت بکە سەرفراز بی تەزکیەی نەفسی خۆت بکە سەرفراز بی تاو وقد خاب من دساها بەڵام هەر کەس واز بێنێ لە طبعی خۆی و بەرەڵای بکە و بڕوا و تیا بچێ ئەو بۆ خۆی بۆ جەهەنەم ڕوە کە الله جل جلاله پاداشتی داناوە لەسەر تەزکیەی نەفس و پاکردنەوەی طبع و گۆڕینی کەواتە ئەگۆڕێ هەر چەنە خراپیش بوو بێ